لە دروستکردنی نەخۆشخانە و قوتابخانە بۆ گەیاندنی پرۆژەکانی ئاو و ئاوەڕۆ. لە خزمەتتان ئێوە ناوی دوا ڕۆژە ئێمەت لە خزمەتە لە دڵی کوردستاندا کەرکووکی دێرین، ناوی پیاوێکی گەورە و خاوەن هەڵوێست وەک چرایەک دەدرەوشێتەوە. شاهۆ نەجم کەرکووکی ئەو تەنها کەسایەتیەک نییە، بەڵکو فریادڕسێکی نیشتیمانیە، ڕۆحێکی پڕ لە خۆشەویستی و خەمخۆریە بۆ شارەکەی و نەتەوەکەی. لە نەخۆشخانەی پڕهیواوە تا قوتابخانەی پڕزان هەست، لە پرۆژەی ئاو و ئاوەڕۆوە تا گەڕاندنەوەی مافی وەرزشکاران، شاهۆ نەجم کەرکووکی بە بێدەنگی و دڵسۆزیەوە ژیانی دەیان هەزارها وڵاتی گۆڕیوە. کاتێک کەرتی تەندروستی و پەروەرجە پێویستی بە دەستێک هەبوو، شاهۆ نەجم کەرکووکی بە خێرایی هاتە مەیدان. بە دروستکردن و نۆژەنکردنەوەی نەخۆشخانە و قوتابخانە دەرگای هیوای بۆ نەخۆشەکان کردەوە و بە قوتابخانەکانیش نەوەیەکی نوێی بۆ داهاتوو پەروەردەکرد. ئەم پرۆژانە تەنها بینایەک نین، بەڵکو درێژکردنەوەی ژیان و گەشەپێدانی عەقڵن بۆ منداڵانی ئەم نیشتمانە. لە کەرکووکدا کاتێک کەمتەرخەمی ئیجاری ببووە هۆی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان، شاهۆ نەجم کەرکووکی دەستی خستە سەر دڵی و لەسەر گیرفانی خۆی پرۆژەکانی ئاو و ئاوەڕۆی بە گەڕەکەکانی شارگەیاند. ئەو تەنها کێشەیەکی چارەسەر نەکرد، بەڵکو شکۆی بۆ هاوڵاتیانی کەرکووکی قودسی کوردستان گەڕاندەوە، چونکە پێی وایە کە خەڵکی کەرکووک مافی ژیانێکی شایستەیان هەیە. دڵی شاهۆ نەجم کەرکووکی هەمیشە لەگەڵ گەنجاندایە. ئەو نەک تەنها خەمی ژیانی ڕۆژانەی خەڵکیەتی، بەڵکو خەمی ئایندە و خەونەکانی گەنجانیشیەتی. بۆیە ڕۆڵێکی گرنگی گێڕا لە دابینکردن و گەڕانەوەی زەوی بۆ یانەی کەرکووک، چونکە دەزانێت وەرزش چۆن وزەی گەنجان بە ئاراستەیەکی باشدا دەبات. لە پاڵەمەشدا دروستکردنی پارک و شوێنە گشتیەکان تیمەنێکی جوان و پڕاسوودەیی بە شارەکە دەبەخشێت و وەک دایکی خۆی خەمخۆریەتی بۆ هەمووان. سادەیی، دڵسۆزی و خۆشەویستی شاهۆ نەجم کەرکووکی سنووری نییە. ئەو هەمیشە بەدەم منداڵە بێ سەرپەرشتەکان و کەسانی بە ساڵاچووەوەیە، وەک باوکێک یان برایەک دەستی یارمەتیان بۆ درێژ دەکات. ئەمە تەنها کارێکی مرۆیی نییە، بەڵکو گوزارشتە لە خەمخۆریە گشتیەکەی بۆ هەموو توێژەکانی کۆمەڵگا. شاهۆ نەجم کەرکووکی ئەم کوڕە خاکیەی کەرکووک هەمیشە جەرگای بۆ خەڵکی کراوەتەوە، بەڵام ڕۆڵی ناوبراو لەمەش گەورەترە. لە کەرکووکی پڕ لە ئاستەنگی نەتەوەی و سیاسی، ئەو هەڵوێستی ئازایانەی لە پاراستنی ناسنامەی نەتەوەی و دانانی ئاڵای کوردستاندا نواندووە. ئەو تەنها خزمەتگوزار نییە، بەڵکو پارێزەری ناسنامە و کەرامەتی نەتەوەیە، سیمای پیاوێکە کە نیشتیمان پەروەری لە دڵیدا ڕیشەیدا کوتاوە.